ئەمرێ کە بە میزانی ئەدەب توحفە فرۆشم، زۆرم وت و کەس تێنەگەی ئێستا خەمۆشم. هەر بێدەنگیەک دەنگێک دەشکێنێ و هەر دەنگێک بێدەنگیەک وەک زایڵەی سازی سەمتور. بینەرانی عەزیز و خۆشەویست، سڵاوی گەرمی ئێمەتان پێشکەش
لا بەرنامەی ئاوێنەی هونەرەواتینەوە خزمەت ئێوەیە زۆ خۆشەویست بۆ دیدار و بەسەرکردنەوەی هونەرمەندێکی تر هونەرمەندی ئەم جارەمان هونەرمەندی زۆر ئازیز و خۆشەویست کاک عەزیز سەیفی. کاک عەزیز سەیفی یەکێک لەو هونەرمەندانەیە کە لە دوو بواری هونەریە کارەکە، یەک لە بواری ئاوازدانان و مۆسیقاژەنینەوە دوو سنتور سازیدا کە لە زمانی خۆیەوە لە خزمەتی ئێوەی بەڕێزین با بزانین کاک عەزیز ژیانی هونەری چۆن تێپەڕاندەوە. کاک عەزیز گیان زۆر خۆشحاڵم کە لە بەرنامەی ئاوێنەی هونەر ئامادەی. منیش هەروەها خۆشحاڵم و زۆر سپاسی جەنابت و ستافی تلویزیۆنی ڕۆژهەڵات تیڤی یەکەم کە زەحمەتیان کێشا و منیان بەسەر کردوێتەوە. بەڕاستی بە شانازی ئەزانم لە خزمەت جەنابتانم سڵاوی خۆشم بە بیرانانی ئێوە ڕاگەێنم هەر لە ئەم شاشە جوانی ئێوە. زۆر سپاس کاک عەزیز گیان، زۆر خۆشحاڵین کە لە خزمەت جەنابتین. منیش هەروەها. کاک عەزیز زیاتر لە 30 ساڵە کاری هونەریەکە. جا بە پێش ئەوەی چین بۆ ناوکاری هونەری بزانم کاک عەزیز سەیفی کێیە؟ خۆناسانی گەبێ بوو بینەرانی بەڕێز بەسەرچاو من هەروەها کە جەنابتان فەرمووتان ناوی بچکۆ لەم عەزیزە و وەک چۆن لە ئێرانە شۆرەت هەیە، شۆرەتشم سەیفیە. لە شاری بۆکانە لە ساڵی 1960 لە بۆکان لەدایک بووم کە بێتە 1339 هەتاوی. بنەماڵی ئێمە بنەماڵەیەکی خوێنەوار و کتێب خوێن بوون، چون باوکم کتێبخانەی هەبوو و هەروەها باوکشم کارمەندی کۆن باسی کۆن بکەین سبت ئەحواڵ یعنی سجیلات و ئەو جۆرە شتانە بوو. دایکشم خەڵکی منتەقەی پەسوێ دەوروبەری بینی ڕەزایە و مەهاباد ئەلەو بینەدا. من لە ساڵی ینی لە دیپلۆمەکەم کە لە بۆکان وەرگرت دەبێتە ساڵی 57 خۆمان ساڵی شۆڕشی گەلانی ئێران شۆڕشی گەلانی ئێران. لەو کاتەوە ساڵی 2 ساڵ لە پێش ئەمەی شۆڕشەکە سەرکەوتوو بێت بەهۆی سنتورێکە بەدەست برادێکی براگەورەکەی خۆم کاک جەماڵی بابا حوسێنی بەهۆی ئەوەی سنتورێکم بەدەست ئەوە بوو ئاشقی ئەم ئامێرە بوو. یەکەم جاریش بوو لە نزیکەوە ئەم بینی و دەنگەکەشی مەبیست بەڕاستی خولیای بوو. ئیتر لە کاک جەماڵم داوا کرد کە بەڵکو بە هەر شێوەیەک بێت زەحمەت پێشێ و فێرم کات. ئەو کاتە ئیمکانات لە بۆکان و لە وڵاتی ئێمە بەڕاستی کەم بوو، هەر نەبوو سنتور. منیش بۆ یەکەم جار بوو ئەم بینی. ئیتر کاک جەماڵ زەحمەتی شێشا دەستی خۆش بێ هەم سەتورەکەی خۆی پێدام بۆ ئەوەی فێر بم، هەم مەجموعەیەک لە شێوازی مزرابگرتن و نوتەکان و دەنگەکان و ئانەی پێوتم کە باش بوو بۆ ئەوەی سەرەتایە کە من فێر بم. ئیتر ئەمە سەرەتایەک بۆ ئەوەی کە فەرمووت خۆم بناسێنم ئاوا کاری هونەری من دەستی پێ کرد. جایتر چاوەڕێی پرسیاری دیکەم هەر بژیت ئەو لەو سەرەتاوە کە خولیا هۆگریدەوە بوو کە سنتور فێربی جا لەکەیەوە چوتە ناو بواری هونەرەوە. هەروە کە عەرزم کردی کە سنتورەکەم بە کاک جەماڵم سەتوری پێناسان و فێر بووم کە شتێکی لێ بزانم بە هەڵکەوت و بەڕێکەوت کاک ڕەشیدی فێرجاد و کاک ڕەسووڵی میرزاپور لە بۆکان بوون. زوو پام کرد و هەردووچیانم پیا کرد و یەکەم حروفی ئەلفوبێی نۆت لە کاک ڕەسووڵی میرزاپورەوە فێر بووم. ئەو فێرکردم مامۆستای منە. دوای ئەوەش کاک ڕەشیدی فێرجادیش شێوازی کارکردنی ئۆرکسترا و لە حەندانان و کاری هاوبەشی لە مۆسیقیدا کە 3-4 نەفەر پێکەوە ئۆرکێسترێکی بچکۆلە بتوانن دانیشتن لەگەڵ یەکتری ئەوانەی پێفێرکردم و هەروەها دانیشتن لەگەڵ گۆرانی بێژ و ئەم جۆرە شتانە کاک ڕەشیدی فێرجاد دەستی پێ کرد فێری کرد. ئیتر ئەمە دەستپێکی کاری هونەری من بوو، یعنی بە شێوەیە کە حرفەیی کار بکەم لەگەڵ گۆرانی بێژ و لەگەڵ عازف و نەوازندەکانی دیکە. ئاوا دەستی پێ کرد تا هاتنە سەقز و ئیتر ئەوە بوو کە کاک ڕەشید بە فەرمی داوای لێکردن وتی بۆ نایی بۆ سەقز من لەوێم و وەرە لە سەقزە پێکەوە کاری هونەریەکی. منیش ئەو کاتە تازە دیپلۆمەکەم وەرگرتە بوو نەمتوانی بچم بۆ زانکۆ. ئیتر لەوە فەرسەتێ باشتر هەڵناکەوت بۆ من وتم بەسەرچە.
ئیتر ئەو هەستم بچم بۆ سەقز لەگەڵ کاڕشیدا لە ئیدارەی ئامۆژپەروەرشە تربیە دەستم کرد بە کاری سرودی مناڵان لەگەڵ کاڕشیدا و ئەمەش خۆی کە کاری سرود و سرودی مناڵەمان دەکرد ئەمەش ڕێنمونیە بوو ینی وەک پرۆڤەیە وا بوو بۆ من کە زیاتر هەان بدرێم و زیاتریش فێر بم بەڵێ ئەوە لەگەڵ کاڕشیدا دەستم پێکرد هەتا ئەو کاتێک کە کاغڕەشی لە سەقزا بوو بەر لەوەی کاگڕشت بڕاتە دەرەوە و لە سەقز نەمێنی ئێوە تیپێکتان دروست کرد بە ناو تیپی وەنەوشە حەزەکەم باسی ئەو تیپە بکەین ئەندامانی ئەو تیپە کێ بوون چۆن بووە چەند تیپی وەنەوشە دروست بوو بەڵێ ئەو کاتە ئێمە لە سەقزا تەنها گروپێکی مۆسیقا کاری موزیکی ئەکرد بۆ گۆرانی بێژەکان ئەو جەماعەتەی بوون کە بە دەوری کاڕشیدەوە بوون بەڵێ وەک ئاغای ڕەسوڵی میرزاپور من سمایلی یاعقوبی بەڵێ هەروە بێتەوە کاک محیەی فەرەجی بەڵێ کاک فەردینی تاهری بەڵێ هەروە بێتەوە جازار کاک ناهید محەممەدی ناهید بڵێ ئەویش جازار بشی لەگەڵمانە ئەکرد یا ئێمە ئیشمان لەگەڵاکرد لە خزمەتیا ئیتر ئەم جەماعەتەکە لە دەوری یەکتری کۆبووینەوە کاغڕەشید بوو یا کاغڕەسوڵ بوو وەک لە بیرم نیە دەقیقەن ناویتی کوتی بۆچی ئەو جەماعەتە وەک تیپێکی مۆسیقی ناوی لەسەر خۆمان نێنین و هەتا کەلاسی مۆسیقاشماندانە بەڵێ ئیتر ئەوە بوو ئەم جەماعەتە لە دەوری کۆبووینەوە و ناومان نا تیپی مۆسیقای وەنەوشەی سەقز وەنەوشەی سەقز ئیتر لە بۆکان لە سنە لە مەهاباد لە خودی سەقز سەردەشت بەڵێ لە هەر شارێک گۆرانی بێژێک بویستایە خۆی مەعرەفیکە یا دەنجی خۆش بووە ئێمە بمان ناسایە ئەگەم ڕاجعی بە ئێمە بکردای ئێمە کارمان لەگەڵا کرد و ئەشی مۆسیقامان لەگەڵا کرد هەر ساڵی 59 کە چوونە سەقز جنابەت چوویدە سەقز لەگەڵام ساڵ و ساڵە تیپەکەتان دامزرا نەخێر نەخێر ئەوە دوای چەند ساڵی پێ چوو بەڵێ چون ئەو کاتە تازە ئێمە بچوو بوومە سەقز چەند ساڵێکی پێچوو تا ئەو جەماعەتە یەکیان گرت و هەموو یەکتریمان ناسی و کارمان لەگەڵ یەکتریا کرد و وردە وردە ئیتر ئەو شتە دروست بوو ئاوا ئەو هونەرمەندانێک کە پێکەوە بوون ئەوەی کە تیپی وەنەوشەتان پێکێنە بەڵێ جگە لە هونەرمەندانی ژەنیار ئەو هونەرمەندانێک کە ئێوە کارتان بۆیان نەکرد کە لە شارەکانترەوە وەک سنە ممکنە وەک شاید مەهاباد بۆکان لە خودی سەقز یا دەوروبەری تر کەسانێک بێن لێنە کاری مۆسیقای بۆ بکەن حەزەکەم باسێکەوانە بکەیت چون بەڕاستیوانە مێژوون و کەس باسی نەکردووە ئەمە 18 ساڵێ خایەنی ئەو شتێک کە جەنابەت دەفەرمووت بەڵێ لە 61ەوە ئێمە بە ڕسمی لەگەڵ کاغڕەشیدا دەستمان کرد بەکار بەڵێ گۆرانی بێژ لەو کاتەدا لە بۆکان وەک کاک حەسەنی دەرزی بەڵێ ئەوەی کە لە بیرم بێ کاک تایری خەلیلی بووە لە بۆکانەوە لە مەهاباد لەگەڵ کاک محەممەدی ماملێ ئەو شانازیەمان پێبرا بەڵێ کە لە خزمەتیا دانیژین تقریبا 15 گۆرانیەکمان بە ڤیدۆ هەیە لەگەڵ کاک محەممەدی ماملێ هەروە بێتەوە دانیشتن زۆر بووە لەگەڵ مەسەڵەن گۆرانی بێژەکانی ئەو کاتی مەهاباد ڕەنگە کاسێتیشمان هەبێ بەڵام بەعزیشیم لەبیر چۆتەوە بەڵام ئەگەر لە سەقزا بڵێ لەگەڵ کاک حەمەدی لەگەڵ ئازی شارۆخا دانیشتوم بەڵام لە بیرم نایە کاسێتم لەگەڵ یا بوێت بەڕاستی أي شرعي خوام ذكايا ما يتوايا ويا أويسا يا حويسا يا على يا بني آدم زيدي أي وخوني شاقولي يشيد صيا ويا
أي دولة زياد ويهما يا أي بجند جهابا يندوخ يا ويا أي بلايا كده كده يا لو كيدي أي هلا يا سالي بيتsa يا ويا بەڵام لە سەقزیشە لەگەڵ ئاغای سابوور دانیشتوین ئەو لەوێ بوو کاکسمالی سابوور هات بۆ سەقز هات بۆ سەقز بەڵێ خەتە تەنانەت قەلاو بوو کۆنسێتیش بین ئەتر نەکرا بەڵێ لە سەقزە کاک حمەی نەجار ئاغای محەیدینی فەرەجی کاک سدیقی زۆهری بەڵێ کاک غەریبی خدریار بەڵێ هەروە بێتەوە کاک محەممەدی ناهید کاک محەممەدی ناهید بەڵێ خودی ڕەشید خان کاڕەشید بۆ خۆی هەردوو کاسێتم لەگەڵ کاگڕەشیدا بە تۆمار کرد چوینە تاران لەوێ تۆمارمان کرد بڵێ تایری خەلیلی شەر لەوێ لەگەڵتان تایر لە بۆکان تای لە بۆکان لە بۆکان بوو ئەوانەی سنە کێ بوون ئەوانەی سنە فاتحی مەردووخی بوو بەڵێ سەچواردا کاسێتمان لەگەڵیا کرد بۆ علی زەندیش بەڵێ علی زەندی کاک علی زەندی سا ئەوش لە دەروی وڵاتە بۆ علی زەندی کامانەوانە کە ئامادەکراون کاک علی زەندی زیاتر گۆرانەوە شێوازی کاری کاک علی زەندی وەک گەڕیانی لای خۆیان زیاتر گەڕیانی ئەخوێند و تەقلید یا لاساییکردنەوەیەکی کاک ناسر بوو ناسر سازی خۆ بەڵام بتر خۆی وردە بوو بە خاوەن سەپی و ڕێچکەی خۆی بەڵام لە پێشە دوای ئەو سەبکە کەوت بوو بەڵێ سێ چوار کاسێتیشمان لەگەڵ ئەوە تۆمار کردووە لە سنە ئەو کاتەمانی لە سنە بۆ سا لە دەروی وڵاتە ئەوانەی بابێ مەسەر حەسەن دەرزی ئێوە کار زۆر تەنگرد بۆ حەسەن دەرزی سێ چوار کاسەتی یەکەمی چی گۆرانی خۆشەکانی ئەو کاتە بوو کە حەسەن خوێندوێتی هەموو ئەو تێپی بۆسیقی وەناوشە بوون کە ئێمە بووین لەگەڵمانە کارمان لەگەڵا کردووە تۆمارمان کردووە هەنی ئەوانەی کە لە سەرەتاوە دوو بەرهەمی شازی هاتە بازار سێ بەرهەم بوو بوو دوو بەرهەمە ئەوڵەکە بەڵێ ئەو تیپی وەناوشە بوو ئێمە بووین ئێمە بووین بەڵێ ئێمە بوون یەکێکیانی لە مەهابات تۆمارمان کرد وەک لە بیرم بێ یەکیان کاک حەسەنی دەرزی هات بۆ سەقز لە سەخست تۆمارمان کرد بڵێ و زیاتری تۆمارکە ئەو کەسێک کە تۆماری ئەکرد چون ئەو کاتەوە ئێستا ئیمکانان نەبوو کاک ئەسعەدی داوەری بوو بڵێ ئێنی هەیە ئستریۆی هەیە لە سەقز ئێستاش حوسین ئامینە بوو ئەو لە سنە بوو خەڵکی مەریوان بوو لە سنە بوو ئێستا نازانم ماوەیە ناکە حوسین ئامیناس سمێڵێکی زۆر زلی هەبوو لەو تۆمار تەجیلەهینەکانی هەبوو زەبتی سەوتە ڕێی لە کۆنەکان بڵێ ئاکایی لە نەوەحەنە ئەو تۆماری ئەکرد لە مەهابات ئاغای تەڵایی بڵێ ئەو کاری تۆمارەکانی ئەکرد تر وەک لە بیرم بێ لەگەڵ کاک حەسەنی دەرزی بێجگە لاوەی کە ئێمە ئینمان کردووە کۆنسێرتشم بووە لەگەڵیا ئەو گۆرانێکی ئیسماعیلاغای چاوگاڵی هەیە خوێندوویە زەوی ئێستا لە ڕوود هەڵدەی بدەی سوور نەڕووخای ئاسمانی پیری پشکوور ئێمە بووین ئەوە ئێوە لێتاندا چون ئەو گۆرانیە زۆربەی خەڵکەڵێن ئەو گۆرانی ئیسماعیلاغای چاوگاڵیە کاک حەسەن دەرزی بە دوو شعر هەم مەقامێکی وتۆ لەگەڵی مەقامەکەی شعری قانعە و ئاوازەکەی شعری مامۆستا هێمنە کە بەڕاستی جەردی هێنی جوان مەچ کردووە و مۆسیقاژنی بەڕاستی جوان ئەو بە مۆسیقاتانم بۆ لێداوە ڕاستە فەرمووی ئێمە بووین و
ئەم گۆرانیەش ئەمە فولکلۆرە، ینی ناتوانێت بڵین مڵکی فلان کەس و فلان کەس زۆر بەڵ کۆنامە فولکلۆرە، ینی ئەم ئەسرە نیە دروستکراوی ئەم زمانەی خۆمان بێت. هەروە بێتەوەی تر زۆری کەش هەن بەڵام ڕەنگە بەڕاستی من لەبیرم نەیەت ئێستا نازانم باسی کاک حەمەنی نەجارم کرد یان نا بۆیە لەسەر قسە ئەمە ویست باسی کاک حەمەنی نەجار بکەی. کاک حەمەنی نەجار یەکێک لەو هونەرمەندانەیە کە بەڕاستی تا ئێستا باسی نەکراوە. بەڵێ زۆر کەم بەداخەوە کاک حەمەنی نەجار دەنگێکی زۆر خۆشی هەبوو، زۆری شارەزا بوو لە وتنا، بەڵام بەداخەوە لە تەمەنی پیریا ئێمە ئاشنا بووین لەگەڵیا. هەر لە ماڵی خۆمان یەکەم کاسێتمان ئێمە بۆ تۆمار کرد، ئەوەی کە گۆرانی گەرد و گوڵی بەیان بوو، ئەوەی خوێندووە کە ئەو لەحنە هەر من بۆم جێبەجێکردن پێمدا. پێنج دانە لەحنی خۆشی هەیە لەو کاسەتەدا وتوێتی کە لە سەقزا بڵاو کراوە و هەر کاک ئەسعەدی داوەریش تۆماری کردووە. گۆرانی هونەرمەندانی تری باشووری جیوتۆتەوە بزانم زۆر دەمێکە چاوەڕوانم یاری شیرین بێتەوە. بەڵێ ئەوە ئەیکوتی خۆمە ئیت نازانم بەڕاستی ئەمە فۆلکلۆرە شەوکەت ڕەشیدە. تەنانەت گۆرانیی بەناوبانگ هەیە ئەوەی بانە گوڵی زەد و سووری سلێمان بەگی بانە، ئەمەش کاک حەمەنی نەجار خوێندوێتی. بەڵام هەر لەو کاتەدا کاک عەباسی کەمەندیش ئەوەی ڕەحمەتی خوێندبووی. جا تەنانەت تەلەفۆنیشی لێکرد لەشی تووڕە بوو ئەمە لەحنی منە تۆ بێ ئیجازەی من ئەی خوێنی. جا بۆیە ئەڵەم احتمالی زۆرە ئەم خۆی بێت، نازانم بەڕاستی ئەم جۆرە شتانە ئێستا بەداخەوە بۆ خۆشی نەماوە تا پیا پرسیاری بکات، بەڵام ئەیوت هی منە. چەند بەرهەمی لە پاش بەجێ ماوە گەر بزانین کاک حەمەنی نەجار بەس ئەو کاسەتە بوو ئێمە فریاکەوتین بەڕاستی تۆمارمان کردێتر دەنگێکی گەڕی نەبوو. بەڵێ دەنگێکی گەڕی پیاوانەی هەبوو. جگە لە کاک حەمەنی نەجار مەجموعەی هونەرمەند لە سەقزا بوون بەڕاستی وەک کاک غەریب وەک کاک سدیق زۆهری. ئەو کاک سدیق زۆهریە کێ بوو؟ من هەر نە دەنگم بیستووە کاکەم جاری ژەکەناوی دەنگی زۆر خۆش بوو، شێوازی زیاتر حاڵەتی بینی سنە و سەقز ئەو حاڵەتی ئەخوێند. مەسەڵەن وەک چۆن ئێستا کاک غەریب شێوازی دەنگی لەگەڵ ئەتاوڵا ئەتاوڵای سێمەسوو زۆر بەباشی ئەخوێنێ، زۆر ڕێک و پێک، ینی بەڕاستی پیا حەزەکە جۆسکەی بۆ ڕاگرێ. من هەر ئەو کاتە تیپی وەنەوشە هەم لەگەڵ کاک سەدیقی زۆهری یەک کاسێتمان تۆمار کرد، هەم بۆ کاک غەریبیش مەجموعەیە لە گۆرانەکانی ئەتاوڵای خوێندەوە کاک غەریب. و تەنانەت پێرارێکەش بوو لە سلەیمانی کورسات کاک غەریبی بان کرد، مەجموعەیە هەر لە گۆرانانە ئێمە بۆمان تۆمار کردەوە، ڕەبەتە کاک ڕەشیدی تیانە بوو، خۆم و مەجموعەی جەماعەتی برادەری ئێرە ئیشمان لەگەڵا کرد. عەتاخانت دی بوو؟ نەخێر بەداخەوە ناوەڵڵا مامۆستا ڕەشیدی وانە دی بوو یان نییە؟ کاک ڕەشید پێم وایە من لە هونەری عەتاخان شارەزایت هەیە؟ من ئەتاخانم پێ زۆر چون ئەو خەڵکە کە جنابەت لەگەڵ هونەرمەندان بووی بەتایبەت کاک حەمەنی نەجار ئەو هونەرمەندە قەدیمیانە لەوانەیە باسی عەتاخانیان کردبێ. بۆیە کەسانێک کە باسی ئەم هونەرمەندانە ناکەن یا کەسانێکی ئێستا پیرن هاوتەمەنی ئەو یان نەماون کەس باسییان ناکەگەر لە زمانی کەسێکەوە بیست بێتت لەسەر کەسایەتی و کاراکتەر و شەخسیەتی هونەری کاک عەتاخان شتێکە زانی. ئەتاوڵای سەی مەنسوور وەک دەنگ خاوەن ڕێچکە بوو، شێوازی خوێندنێکی هەبوو کە بەڕاستی دڵگیر بوو. من خۆم یەکێ لەوانم کە پڕ بەدڵ حەزم بە دەنگی کاک ئەتاوڵا بکردووە، زۆرم حەز لێ بووە، زۆرم خۆش بیستووە دەنگی خۆشی شخصیەتی وەک ناسین لە نزیکەوە بەداخەوە من لە تەمەنی هاوتەمەنی من نەبوو نەمەناسی، بەڵام بەس وەک دەنگ وەک هونەر ئەو پیاوە پیاوێکی گەورەی لە مۆسیقی کوردیە، ئەوەندە ئەتوانم بڵم لەسەری هەنێ ئەتوانی بڵێ نوێنەری دەنگی ئەو ناوچەیە خۆ ئەو منتەقەی خۆیانەیە. بەڵێ بەتاکید ینی بەداخەوە کار نەکراوە لەسەر ئیشەکانی ئەو، تەنها کەسێک کە ئێستا بتوانێت ڕێسکەی ئەوی گرتبێتە بەر کاک غەریبی خدریارە کە ئیشمان بۆ کردووە، بەڵام بەداخەوە بەس دووسێ گۆرانی وتووە
پێویست بوو هەمووی تازە کاتەوە کە نەکرا بوار نەبووە ئێوە بوو ئێمە هاتین بۆ ئەمدی و کاڕشی ڕۆی بۆ دەرەوە یعنی پچڕانێک بوو ئەو پچڕانە وای لێکە لە یەکترازان بووین ئێمە هەرێک بە وڵاتەوە پەراکەن نەبووین نەکرا بوو ئیشی بۆ بکەین دەنا ئەوانەی کە ئەتاوڵا هەموو دەبێ باسازی کرێت و دووبارە بوتێتەوە بەڵام کەسێک کە بتوانێت بیڵێت کەسم نەبینەوە غیرس کاغەریب هەر ئەو مجموعە گۆرانیە یا زۆری و تۆ لە ماڵانە ماوەتەوە کەس هەیەی لە ماڵانیش هەیەتی تەبان چون بیستۆ ماڵێن لە شوێنێک لە دیوەخانێک دانیشتون و بەوی دوو گۆرانی و ئەوەش هەیە بەدام بداخەوە لە لەس من نەمبینیەوە بەڵام بیستومە ئەستا هەروەک کاکسای محەممەدی سەفایی کە ئەویش خاوەن ڕێچکە بوو لە مۆسیقی شاد و هەڵپەرچەی کوردیە بەڕاست دوای دینە سەر سێم حەمە سەفایی بە گوێمەندە پەرچە مۆسیقایك بێت و دوجاردینەوە خزمەتگەرانی بەڕێز بۆ درێژی بەنامە بینەرانی بەڕێز پارچە مۆسیقایك پێشکەشتانەکریە و دوجاردینەوە خزمەتتان بۆ درێژەی بەرنامەکە بە پەنجە ڕەنگینەکەی کاک عەزیز سەیفی. کاک عەزیز لە عتاخان ترازاین چین بوو لە سەیم حەمە سەفایی بەڵێ سەیم حەمەی سەفایی سەیم حەمە سەفایی یەکێک لەو هونەرمەندانەیە کە بەڕاستی منەتوانم بڵێم بە معنای کەلیمە هونەرمەندە جا ئەوەی کە جەنابەت هونەرمەندی و سەیم حەمەی سەفایی هەزار جار یادی بەخێر کە هونەرمەندێکی گەورە بوو حەزەکەم باسی ئەم پیاوە بکەی هونەری ئەم ئینسانە کە لە نزیکەوە لەگەڵی بووی و زۆر کارت کردەوە زۆری ڕفێقت بووە. یادێ بەخێر ئاغای سەفایی بەڕاستی یەکێک لە شانازەکانی من ئەوەیە کە توانیمە دوو مزراب بە سنتورەکەدا لە خزمەت ئەو پیاوە گەورەیەدا سنتور لێ بم یعنی دوو مزراب لێ بم هەر ئەوەندە بۆ من شانازیە. سەید محەممەدی سەفایی هەروەکە پێمە پچکۆلەیەک ئەرزم کردی ڕێچکەیەکی زۆر تایبەتی هەیە کە کەسی کە نەبووە بتوانێت ئەو ڕێچکەیە لە گۆرانی شادی کوردیە یا موسیقای شادی کوردیە بتوانێت نوێنەری بکە غیرە سەفایی نەبێ بەو شێوەیە. ئەو جم و جوڵە و ئەو حاڵەتە تایبەتیانەی خۆی بێجگەرەوە ئەی دایرەکەی کە لێدە ینی ئۆستادێ بوو کەم کەسم دینیەوە ئەو بتوانێت دایرە بۆ گۆرانی کوردی ئاوا بە جوانی دایرە لێدا چون ئەو دەفینێ پێ نەبوو چکۆلەتر بوو کە پێ دایرە بەڵێ. بەڕاستی جێ شانازی و افتخارە ئەو پیاوە بەڕاستی نمونە و نەزیری نییە بە هیچ شێوەیەک نابێتەوە لە کورد گۆرانی بێژ بوو هەم گۆرانی هەم مۆزیسیۆن بوو هەم شاعریش بوو شعرەکانیشی زیاتر خۆیش بوو ئەوەی بۆ خۆی شانوێکەوە شانۆکارێک بوو بەڕاستی ئەکتەرێک ئەکتەر بوو بەڕاستی گۆرانی ئەهێنا جوڵە خەڵکی ئەهێنا جوڵە لە هەموو بابەتێکە ینی بەڕاستی ڕاستە فەرمووە جەنابەت شتێکی جوانە بۆ دیاری کرد وەک شانۆکار بوو لە مۆسیقیە بێجگەلەوە کە شعرەکانیشی ئەکسەری شعرەکانی گۆرانەکانی خۆوێژی ئەکرد و لە ئەین حاڵە فەورەن شعرەکانی دروستیە کرد. جا یەک خەسیسەی تایبەتی ئەو پیاوە ئەوە بوو تایبەتمەندیەکی تایبەتی دیکەی ئەو پیاوە ئەوە بوو کە گۆرانەکانی ئەسان ئەگۆڕی هەلامەی ئەوە بەڵام ئەو هەلامەیە نەبوو کە خەڵک ئەیڵێت ڕەنگە خۆشتریشیە خۆشتریە کرد بە نەشعەتر ئەیوت ینی بەڕاستی من
بیرەوەری ئەو پیاوەم قەت فرامۆژ ناکەم. کاک عزیز جان. سێ محەممەد سەفایی لەگەڵ هونەرمەندی نەمر حەسەن زیرەکیش کەستێکیان هەیە ئەلبەتە لە شەو دانیشتنا و لە ماڵانە گۆرانیان زۆر وتە بەڵام ئەوەی من بینی بیستومە و کاستێکم لیان بیستووە کە هەردووکیان لە ماڵ ئاغایەک دانیشتون چ بیرەوەریکت هەیە لە سێ محەممەد حەزەکەمەوە بیرەوەریانە باسکەیت چون بەداخەوە تەکنۆلۆژی وان نەبوو کە تەلەڤیزیۆنی کوردی ئاوا بەربڵاو ببێت و چەند تەلەڤیزیۆنی هونەرمەندانە بانکن لە زمانی خۆیانەوە باسی ژیانی هونەری خۆیان بکەن بۆیە ناچارین لە ڕەفیقەکانیان لە دۆستەکانیان کە ئێستا لە حاڵی حیاتدان ببیستین بە بینەرانی بەڕێز بزانەوە هونەرمەندانە کێ بوون. بەڵێ ڕاستە فەرمی بەداخەوە ئەو ئیمکانەتێکی ئێستا هەیە بۆ ئەو هونەرمەندە گەورانە کە لەوە پێش بوون ئەو نەبوو. جا بیرەوەری زۆرە لەگەڵ سەفایی یەکێ لەوانەیە کە حەزەکەم بیجەرمەوە تەلەفۆنی بۆ کردم ئەوەیە کە تەلەفۆنەکەی بۆ کردی تەلەفۆنی بۆ کردم ڕۆژێ وتی فڵان کەس زۆر بێپارە پوڵم نییە و بەبێ فکرێکم بۆ بکەی منیش تازە ئەوەندەی پێ نەچوو بوو دایکم فەوتی کردبوو هەر مۆسیقا خەوشتم لێ نادا و زۆریش ناڕەحەت و دڵپڕ بوو بەڵام ئەوەندەم سەفایی خۆشەویست نەتوانین دڵی بشکێنم وتم وەرە تەلەفۆنیشم کرد بۆ کاکسمالی یاقوبی وتم تۆ زەربەکەت هەڵگرە تومبەکەت هەڵگرە وەرە دانیشتن هەر لە ماڵی خۆمان بۆ حاڵە و بۆ ڕۆحێتی کە بووم زۆر غەمگین و ناڕەحەت بووم بۆ دایکم دانیشتم کاسێتێکم بۆ تەموار کرد باش بوو ئەو کاتە بوو یا 12,000 تمەنی کرد زۆر بوو 12,000 کاستی تازە سێ محەممەد سەفایی دامە دەستی و بۆ خۆشی کاسینەکەی تۆمار زەبتەکەی بۆ خۆی هێنابوو ڕێکۆردەرەکەی بۆ خۆی هێنابووی تر تۆماری کرد و داما هەر بم کاک ئەسەدی داوەرەی پێم هەیە بە 12,000 هەر باش بوو هەڵستاوە. ئەمە یەکێ لە بیرەوەریەکانی ئەو پیاوەیە. ئەو کاتە زۆر جار تەلەفۆنی یەکرد شەوانە بۆ من ئەیکو لە فڵان شوێنم وەرە منیش بۆ ئیفتیخار بە شانازیم ئەزانی لەگەڵای دانیش فەورە سنتورەکەم بە پێچاو ئەڕۆیشتم ئیتر لە هەر شوێنێ بواە هەر ماڵێک بواە هەر میوانێ بواە جۆم نادایە سنتورم لەگەڵا لێدا زۆر شوێنە هەیە ڕەنگە تەسویری هەبێ بەڵام ناماندنێ مەسەلەن ماڵی ئاغای ئادەمی شەوها چوومەتە لەوێ دانیشتوین تەسویریشان گرتووە لە هەردووکمان و لە بەزم بەرنامەکەین بەڵام ئێستا نایداتە دەرێ نایدا بەکەڵ سنتورم لێدا و گۆرانی خوێندەوە بۆ وەزعی خۆی یا لە مەهاباتە مثلا لە ماڵی عزیزی خاڵندی بەداخەوەشتی زۆری ئاوی سەفایی هەیە تەسویر نایداتە دەرێ ئەوش ئەوانەش هەن لە ماڵی خۆشما بە ڤیدۆ هەیە لای ئاغای ماڵی کاک حامیدی تەوحیدیە هەر ئەوانم داوت کرد بۆ ماڵی خۆمان بانگهێشتم کردبوون ئاغای سەفایی بوو کاک حامیدی تەوحیدی بوو جەماعەتە کاسێتمان کردووە گۆرانی وتووە یەک کاسێتی تەواو بەداخەوە ناماندنی ئەو هونەرمەندانە بەڕاستی ئەرک و زەحمەتی زۆریان کێشە من داواکەم لەو دۆست و ڕەفیقانەی کە ویدووی ئەو هونەرمەندانیان لایە لە عقل بڵاوی بکەنەوە بێن بە تەلەڤیزیۆنەکان با خەڵک بیان بێنی حیفەوە لە ماڵە تۆز بخۆنەوە دواییش لە ناوی جەچن بەڵێ ئەفەوتێن بە فەرمایشی جەنابەت نامێنێت شوقي الماوى ولين ومحموداوى قامر قولوا خرياوى اختفوا مسناوى تركاش وشيطاناوى قال يا خايو قواوى قام زلو كشاوى حسنا لقل سرچاوى سلط لقل ميندوى سقد لقل ميراوى عالتن لقل صالحاوى بيبي كنو محماوى سين طلو دماوى جمال ورحماوى برشم وعزراوى باشمان لقل سيفاوى تختي لقل ضمناوى اطلق ونور قراوى بردر شو صالحاوى ديوان درو رشاوى كرفت لقل بيدياوى شالي شلو تازاوى كفقران وعلياوى مران لقل حراوة شيشي خوار وتيزاوة شعار بلزاناوة سايبة هاي كريماوة شبدر وحاجباوة أكمل كيميرانم لكريك ما تمداوة حظي كارزك اليوم نسي تعريب ما شكيماوة
دریاکەی عەزیز پانسوڕیا کەوتن ئای لەبەر ماڵەکەی عەبا پانسوڕیا کەوتن تۆ بەدبەختی کردمی شەوێ من لە لای خەفتم ڕۆینە گولم ڕۆینە بەڵەم ڕۆینە بەڵەم ڕۆینە عەم دنیا ڕۆینە جنابێت بۆ هونەرمەندانی باشوور چیت کردووە کاروچەلێکی چی بوو لەگەڵەمانە لێرە من ئێستا کارمەندی ڕادیۆ خاکم بڵێ لێ ئیشەکەم کە هاتم بۆ سلەیمانی تقریبان 1 ساڵ چوون بۆ هەولێر لە تەلەڤیزیۆنی گوڵانە لەگەڵ ئاغای محەممەدی کەریمی نزیک بە 25 دانە بەرنامەی نیو ساعەتی تەسفیری بە ناوی هەوارگەی دەڵانم کردووە لەگەڵ تەواوی گۆرانی بێژەکانی هەولێرا دانیشتووی ئیتر وەک تەنها عەرەب مەسەلەن بۆ نمونە ئەمە یەکێکیانە کاک عەزیز کۆمەڵێک ئاوازت دانا و کۆمەڵێکی تێکستت نووسیوە بۆ گۆرانی بێژان ئەگەر لە بیرت ماوە حەزەکەم باسییان بکەیت بەسەر چاو بۆ کاک ڕەشیدی فەنجات وەک لە بیرم بێ دووسێ شعرێکم دروست کردووەیەکی ئەو شۆڕە کچەکە گۆرانیی بەناوبانگە و سەریعیشە شۆڕە کچەکە پێم بڵێ بۆچی تۆرایی بڵێ ئەوە شعری منە هەروەها دانێکی کەشم بۆ هەرکە کاڕەشید وەک شعر بۆ گۆرانی داناوە بەناوی کوانی ئاهد و وەفا و پەیمانی جاران بەڵێ هەروە بێتەوە ئاوازیشم داناوە مەجموعەیەک ئەگەر لە بیرم بێ مەسەلەن بۆ کاک حەمەی نەجار گەرد و گوڵی بەیان بوو سەبا کتابی هێنا لەسەر ئەو شێرە لەحنێکم لە هومایونا دروست کرد بۆ کاک حەمەی نەجار کە خوێنیشی زۆریش نەنگی بیستۆمە بەڵێ ئەو کاتە مەجموعەی گۆرانیشم بۆ تەلەڤیزیۆنی سنە لە تەلەڤیزیۆنی سنە بانگی کردین ئەو تیپی بۆ نەوشەی خۆمان ئەو کاتە لە کاک ڕەشیدوان لەسەر سێ چوار دانە شێعری ئاغای وەفایی بوو وەک لە بیرم بێ بۆ کاک فەڕوخی ئیران نژاد بەڵێ بۆ ئەوم ئامادە کرد کە لە تەلەڤیزیۆنی سنەوە پەخش بوونەوە ئیشی کەشم لە هەولێر لێرە کردووە بەڵام بەڕاستی ئێستا لە بیرم نییە دەقن بەڵام کارم کردووە بۆ کاری ئاوازکردانەوە من پرسیارێک لەسەر دروستکردنی سازی سنتورکم چۆن بوو بە کورتی ئەگەر باسی بکەیت چۆن ئەبێ کاتێک دابنرێ لە کارگاکە بۆ ئەوەی بزانین چۆن سنتور دروستەکەی تەوزیحات لەسەری بێ بەڵام ئەگەر بە کورتی باسێک بکەیت چۆن بوو بێ ئوستاد نە حرفی مەکتەبێک خوێندۆنە ئوستادی پەلیگردی بووی بە ئوستادی سنتور لە کاری سنتورە من لە دوو بوارەکە وەرت فەرمووت ئیشم کردووەیەکی ژەنینی سنتور بوویەکی دوای ئەوەش دروستکردنی سنتور بە ناوی یەکەم کوردێکە ئەم کاری کردووە و بە شێوەیەکی زۆر حرفەیی و پرۆفشنال ئیشم کردووە لەو بارەدا من کە سنتورم ئەوەی کە کاک جەمال یەکەم سنتور کە دای بەدەستمەوە دەنگەکەی تێری ناکردم یعنی ئەو حەزانە و خولیایە کە من بووم بەوە تێر نابوو ئەوە بوو چوم لە تاران سنتورێکی باشم کڕی ئەو کاتە بە 5,000 زۆر بوو کڕیم هێنام شکاندم شکاندم کوتم زانم چییە ئەمجار خۆم حەزم کرد درستی کەم ئێستا بەو سنتورەی تارانیش تێر نابووم دیبارە ئەوە بوو سنتورم ئەو سنتورم شکاند و چۆنیەتی دروستبوونەکەیم لە ناوەوە کە چیتیایە و چیە و چینیە فێر بووم وردە خۆم دەستم کرد بە دروستکردنی سنتور لەگەڵ برادێکم ئەو کاتە لە سەقز بە ناوی خالیدی ڕەشیدپور کە ئێستا لە نۆروێژە پێکەوە دەستمان پێکرد ئەو زوول وازی هێنا و بەڵام من بەردەوام وەک یەکەم کوردێک کە سنتوری دروست کردووە کە ئێستا لە هەموو عالەما سنتوری من هەیە چ لە ئێران لە ئەمریکا لە ئوروپا لە وڵاتە عەرەبیەکان لە ئەکسەری شارەکانی ئێرانە لە تاران و ئیسفەهان و لە مەشهەدەوە بیگرە ئەهاتن بۆ سەقز سنتوریان لە من هەڵگرت بێتگە لە کوڕەکانی کامکار و ئەندەلیبیەکان و جەماعەتێکی زۆر ئەمە ئیتر بوارێکی دیکەیە دەبێت زۆر باسی لەسەر بکەین ئەمە شتێکی جیاوازە ئێستا مەجای ئەوە نیە لەبارەی سنتورە بۆت پاوەتەواتی قسە بەڵام لە کوردستانە یەکەم کوردی کە سنتورە دروست لەسەر تاستی کوردستان هەموو کوردستان چوار پارچەی کوردستان و ئێستاش کە بەردەوام ئێستاش هەر بەردەوام هەتا ئەژمرم وازی لێ ناهەیە ئەبێ سەفارش بدەن یاگەدەی بۆ خۆ دروستەکەی داینی ئەفرۆشی زۆربەی کارەکانم داواکاریە سفارش ئەکەن دەڵێن سنتورمان بۆ دروستکە لە سەر داوای فڵان کەس سنتوری بۆ دروست جارێەوە نیاسا ئەگەر دقەتکەن لێرە سوورام کوردستان
هیوایە ناوی مناڵەکەی خۆی ئەنووسێت داواکە من ئەلێرەم بسە ناوی ئەوە یا کوردستانی هەرش ناوێکی بوێ بۆی ئەنووسم لەسەر کەس هەیە کەست فێر کرد بێت بتوانێت ئەم ڕێچکەی جناب بەداخەوە ئەمە من گلەیم هەیە لە حکوومەتی هەرێم لە وەزارەتی ڕۆشنبیری کە ئەمە ئێستا من سنتورەکان کە درستیەکەم سنتوری ستودیۆیە سنتوری ئیشکردنە سنتوری کارکردن سنتوری مەشقی نییە ساڵیانە ئەقەلەن من پارەکە نزیک بە 25 سنتورم دروست کردووە لە سلێمانی فرۆشتاوە دێ ئەگەم من ئەمە کارگایەکی گەورە هەبێت و مجموعەیەش تەلەبە و شاگردم لەبەر دەسابێ و فێریان کەم دروستکەن دوای مدنەکەشم هەر هەیە ئەو ڕێگایە لەم بێژگەلەوە کۆمەڵێ سنتور لە تاران و لە ئێرانەوە دەیهێنن ئیتر ئەم ڕێگایش ئەگیری ئەو پارێژ ئەمێنێتەوە بۆ وڵاتە و چەند نەفەریش پێوەی مەشغوڵە بن و خەریکی ئیشکردن نەبن کە ئەم سازە با لە کوردستانە باڵە وڵاتەکەی خۆمانە دروستکرێ کە بەداخەوە نی وڵات تێمە وایە بەرحەڵ گلێ و گازندە زۆرە و قسە زۆرە لەو هەر نازانن یەکێکی وەک من هەم لەم ئەوە 17 ساڵ من لە سلێمانیدا سنتور دەست ئەڵێمەوە تەلەبەی باش و شاگردی باشم تەحویلی ئەم کۆمەڵگایە داوە نەئەزانن هەم نەزانن سنتور درستی شەکری لە سلێمانی لە عێراق ئەمانە جێگەی داخن کاک عەزیز ئێمە بەڕاستی نازانم بڵێم چی کوردەوەندە ئاوارە و دەربەدەری نەزانم بەڵێ ئەوانە ئەوەندە مەشاکلمان هەبووە لەبار ئەوانشمان هەیە هیوادارمە سەرکەوتوو سپاس کاک عەزیز گیان گەیشتینە کۆتایی بەرنامەکە و بەرحاڵ ئەگەر شتێکی تایبەتیت ماوە من باسم نەکردووە حەزەکەی شتێک باسکەی بۆ بینەرانی بەڕێز بۆ ئەو کەسانێک کە دۆست و لایەنگری هونەرن بۆ خەڵکی خۆشەویستی سەقزۆ بۆکان من چاوی گشت هاوڵاتیەکانم ماچەکەم چ سەقز بێ چ ئێرە بێ هەر کوردێک بێ لە هەر شوێنێکی ئەم عالەمە من خۆشم ئەوێن و ئامێری سنتور کە من ئەوە نزیک بە 35 ساڵە لەگەڵی ئاشنام ئامێرێکە بڕاستی ئەگەر شارەزابی لێبێ خۆی ئەگەێنێ بە پیانۆ ئەوەندە ئامێرێکی خۆش دەنگ و کار ئاسانانی مۆسیقا لێدانەکەشی من حەزم هەر ئەوە بووە لەوە پێشیش لە چەند جار کە ئیشارەم پێداوە حەزم کردووە هەر ماڵێکی کوردەواری سنتورێکی دیابی و بۆ ئەو کارەش زۆرم هەوڵ داوە ئەگەر نەشم توانی بێ ئەم قسەیە هەم ماڵێک و سنتورێک ئەقەلەن لە 50 ماڵ و سنتورێکم هەر لە ناوە ئەوەندەم هەوڵ داوە هەتا ئەو ڕۆژەی کە هێزم تیامێنێ بۆ ئەوەی کە ئەم ئامێرە بڵاو بێتەوە لە چۆن لە کوردستانی ئێران و لە ئێرانە بە تەواوەتی بڵاوم کردەوە حەزەکەم لێرەشە ئەو کارە بکەمەوە تا ئەندازەیەکیش سەرکەوتوو بووم لێرەش هەر خۆش بکە عەزیزگیانەر سەرکەوتووبی بینەرانی عزیز و خۆشەویست ئەوەی لە ماوەی ڕابردوودا پێشکەشتان کرا و توێژێک بوو لەگەڵ هونەرمەندی زۆر عزیز و خۆشەویست کاک عەزیزی سەیفی لێرە گەیشتی لە کۆتایی بەرنامەکە بە پەنجە ڕنگینەی کاک عەزیز دینە کۆتایی بەرنامەکە تا هونەرمەندێکی تر و تا دیدارێکی تر هەر شاد و بەختەوەر بن زۆر سپاس.